لە سیاست تێر بووین بۆیە کەوانە لە دەستپێکی خۆیەوە بەرنامەیەکی تایبەتی کۆمەڵایەتی دەست دەکاتەوە بە بەرنامەکانی گیان ڕۆژ بە ڕۆژ گرنگی بە پێشکەوتنەکان دەدەن کەچی لە کوردستانە تازە بە تازە باز لە چارەسەرکردنی نەخۆش و خورافیاتی جن و خورافیاتی شفا بە قسەکردن دەکرێت دەپرسی بۆ ئەم بوارە لە کوردستانە ڕوو لە زیاد بوونە دەپرسینەوە هۆکەی بۆ کەمی ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیان دەگەڕێتەوە یان بازرگانیکردنە بەدینەوە مەلایەک دەڵێ من پزیشکم دەتوانم نەخۆش چارەسەر بکەم دەشزانم بۆ ژنان خۆیان دەکوژن من چارەسەری هەموو دەردێکم لایە ئایدز شێرپەنجە سەڕە خۆسووتاندنی ژنان پزیشکێکی دەڵێ هەموو ئەم قسانە بێجگە لە قسەی بێبنەما هیچی دیکە نییە چۆن حکومە ڕێدەدا کەسێک کە هیچ خوێندەواریەکی نییە و هیچ ئاگای لە کاری پزیشکی نییە ئەم قسە هەلق و مەلەقانە بکات دەوترێت زیادبوونی ئەم دیاردانە هۆکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی سەقافەیەکی گشتی و تەندروستی لە هەرێمی کوردستان دەنووسێت ئەمانەی ئەم کارانە دەکەن و دەڵێن چارەسەری نەخۆش دەکەین بێجگە لە خورافیات و بەکارێنانی دین و بازرگانیکردن بە ناوی دینەوە هیچی دیکە نییە دکتۆرێ دەڵێ ئەمانە دەجال و دەستبڕن بەڵام لە بەرامبەریشدا دەوترێ توانراوە نەخۆش چارەسەر بکەین دکتۆرەکان لە داغ داوا دەڵێن کە ئێمە چارەسەری نەخۆشمان کردووە ئەوان نەیانتوانیوە میوانی بەرنامەکەم کە خۆی بە پزیشکی ئاینی دەناسیێنێ ئەمە بۆ چوونێتی لێرە دەپرسین چۆن مناقەشەی ئەم مەسەلەیە بکەین مەسەلەیەکە خورافیاتە یاخود ڕاستیە مەلا عەلی کەوەک دەڵێت من نەخۆش چارەسەر دەکەم شیفای هەموو دەردێکم لایە و نەخۆشخانەم هەیە دکتۆرێکیش دەڵێ وەڵڵا دەبێ بگیرێت چونکە دین بەکاردێنێت بۆ بازرگانیکردن لە بەرامبەریشدا دەوترێت حەقە هاوڵاتیان ئەوەندە هوشیاریان هەبێت کە نەخۆش بە قسە و لێدان و جنچوونە لەشەوە چارەسەر نابێ ئەمانەی ئەو کارە دەکەن خەڵکانی سادە لە خشتە دەبن چارەسەرکردن لە نێوان خورافیات و ڕاستیدا لە نێوان دووکانەدا دەبێتە تەوەریان بەرنامەیەمان بە خۆشحاڵی و میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر سامان شێغەنوەر مامۆسای کۆلێژی پزیشکی و پسپۆری نەخۆشیە دەرونیەکان و هەروە بەڕێز مامۆستا مەلا عەلی کەڵک کە لە نەخۆناساندنی خۆیدا دەڵێ من پزیشکی ئاینیم سوپاسانەکەم زەتا مامۆستا عەلی دوو ساڵەمە بەر ئێمە بەرنامەیەکمان کرد لەگەڵ جەنابتە باسی کۆمەڵی حاڵەتێکت کە من چارەسەری فڵان نەخۆشی و ئایدز و شێرپەنجە و ئیلە ئاخری دنیای نەخۆشی و کرد لە دوای ئەو بەرنامەیەوە دیسانەوە تۆ شتێکی تر بە خەڵک ئەڵێ من دەزانم بۆ خەڵک خۆی دەکوژێ بۆ تونند و تویژی زیاد بووە بۆ خەڵک پەنا ئەباتە بەر خۆکوشتنی خۆی دکتۆرێک دەڵێ ئەمەی تۆ دەیکەی بێجگە لە دەجالی و لە نێوان دوکانە دەستبڕی هیچی دیکە نییە وەڵام بۆ قسانە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا وعلى حبيبنا محمد ئێمە هیچین ئێمە بەندەی خوای ئێوە کە قسانەتان کرد جەنابەت ئەو ڕێی خۆتانە و ڕێی پزیشکە بە ڕێزەکانەوە دەجال جودایە ساحر جودایە پیا و چاک جودایە پزیشکی ئاینی جودایە ئەمە هیچی نا بەس ئەو قسانە بسم الله الرحمن الرحيم ئەو ئافرەتانەی خۆیان دەکوژن یان ئەو پیاوانەی خۆیان دەکوژن لە ئیسلامدا و لە طب نەبەویدا یان ترسێکی زۆرە یان خەمێکی زۆرە یان عشقێکی زۆرە کچە کوڕێکی خۆشەوی نایدێنەیەک هیچ حەلی نامینێ انتحا دەکە یانیش غەفلەتی زۆرە و ئافرەتانە خۆیان داناپۆشن پێغەمبەری خوای لە فەرمی النەظەر سهم سهم الإبلیس نظر تیرێکە لە تێرێکی شەیطان ئەوە خوا پێغەمبەر ئەفەرمێ ئەگەر ئەو دکتۆرە بەڕێزانش قسە ئەکەن بەرامبەر و دەڵێن دەجالە ئەوە دەبی گوناحبار دەم ڕۆژی قیامەت دەبی تۆبە بکەن لەبەرەوەی شەعوەزە جودایە سحر جودایە طب نەبەوی جودایە شیفا بە قورئان جودایە ئەوەی تۆ دەیکەی پزیتیە لە کاری پزیشکی بەڵێ نەک لە کاری طب نەبەوی گەورەترین طب لە جیهان هەم پێغەمبەرەکان لەسەری ئەڕۆ ئێمە بە زیاتر لە 2 ملیۆن خەڵک هاتووە لە ئێمە 2 ملیۆنی لە کوردستانەوە لە هەموو جیهان لە چۆ جیهانەوە لە هەموو جیهان دەتوانیت سیدیەکان کە لە یوتیوبیش دیوتانە جەنابەتان ئێمە 14 کتێبمان نووسیە بە عەرەبی بە کوردی بە ئینگلیزی 25 دیڤیدیمان هەیە ئێمە شیفامان نەهێنا خەڵک لە ئەمریکاوەیەت خەڵک لە ئەمریکاوەیە نەخۆشیەکی هەیە تۆ چارەسەریەکەیان ئەمریکاچی هەموو جیهان دەبگەردوسە بەرنامەی خوا و قورئان و طب نەبەوی چونکە لەو طبەی نازانن نەگەڕینەوە سەر کتێبی پیرۆز و قورئانی گەورە سەر سەرمان لە ئەمریکاوە خەڵک تۆ چارەسەری بکەین بەڵێ ئێمە بە بەڵگە داتالامانە نەخۆشی جن نەخۆشی سەرەتان نەخۆشی ئیدس خوا شفاینی ئێمە سەبەبی ئەی بۆ تا ئێستا بەپێ راپۆرتەنی دەوڵەتیەکان بێن راپۆرتە پزیشکیەکان بێ ئەم نەخۆشیانە چارەسەری تەواوی نیە مەسە بۆ نمونە شێرپەنجە چارەسەرێکی لاوەشیە ئەو چارەسەرە بنەڕەتی نییە
قوربان چارەسەریە بەڵام ئێوە ئەو تەلەڤیزۆنانە ئەو میدیانە لە بەرژەوەندی فەقیر و هەژار کار ناکەن گەلێم عادز نەبێ میدیا پێویستە لە خزمەتی مرۆڤایەتی کار بکەن نەک بۆ خزمەتی سیاست و حزبایەتی نەک لە پێناوی چەند پزیشکێک و بەرپرسن و شریکن لەگەر دەرمانەکان و دەرزی کیمیایی بە بیزۆرە قەسیۆرە نەخۆشێتە لا ئێمە بە 100,000 طبع چاک بێتەوە لە ئەمریکاوە هاتووم خەڵکی علاقەی بەرپرسەوە چییە یعنی بۆ بەرپرسی ئەمریکا ژواکەن ئەگەر ئێمە بڵین بەرپرسەکان خراپن خۆ لە ئەمریکا تۆڵی لە ئەمریکاەکان خراپن ئەوانی لەگەر ڕێزمێ بۆ چاکانیان چکە قبول ناکەن ئێمە بینە ساحی کە عیلاج لا ئێمە بەلاش خەسەخانەکان داخلێن تۆ ببی بە ئابەت ئێمە ڕێزمانێ خەزەکانەکانی کۆمەتیان دەکەین ئێمە پزیشکی وا خۆ ئەناسێنی جوانە زۆر چاکە ئێمە پزیشکی ئاینی زانش باسمان کرد ئێمە حکوومەتی عێراق حکوومەت بۆ تاوەکو 6 ساڵ و داوە دیپلۆم خوێن و ماستەر و دکتۆرا دێناوە مامۆستا محەممەدیان ئەو قسانە چەند ڕۆژ فێری ئەم دکتۆریە بووی ئەم ئەیشی پزیشکیە قوربان ئێوە دەرێ لە ئیمان و زەعیفن خوای گەورە دەفەرمی وعلم الإنسان ما لم بەڵام لە کێکەوە فێری ئیشی دکتۆری بووی ینی ئیشی دکتۆری مهنەیەک ئەکرێ مەساتوانی من فێرکەی بەڵێ فێر من هەموو زیاتر لە 200 نەفەرمان فێر بەرامبەر کەواتە بۆچی هەمومان خەم بخۆین و باشترین دەرەجە بێنین و تاڵ وەرمانگرێ ئەوە تاڵێ 20 نەفەرم فێری کاری دکتۆری کردووە خۆشی بە پزیشک دەناسێنێ مامۆسای زانکۆی سلەیمانی کۆلێژی پزیشکی وەڵام بۆ قسانە وای کاک محەممەد ئێمە گەر باز لە کاک علی نەکەین بە خصوصی باز لەم دیاردەیە بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە حتمما ئێمە لە ڕووی زەعیفی قانونەوە ئەم دیاردەیە دروست بوو ئەگەر وەزارەتی سەحا قانونێکی بەرچاوی هەبێت قانونێکی توندی هەبێت وەزارەتی ناوخۆ وەزارەتی کۆمەڵایەتی وەزارەتی پەروەردە ئەبێت ئەو کەسەی کە میهنەی طبیب نەبێت و ئیجازی نەبێت لە سندیکای یان پزیشکان یا کارمەندان یا سندیکای پزیشکانی ددانیان سندیکای توێژەران نەخۆشی بینی بە پێی قانون ئەبێ حکم بدرێ بەڵام من پێم سەیرە هەتا ئێستا نەکرد کاک علی چەندەهای تریش هەیە بە ناوی دینەوە هەیە بە ناوی ئەنواع و ئەشکال ڕێگە بەکارهێنن پێم سەیرە حکوومەت هەتا ئێستا لێپرسینەوەی لەگەڵ نەکردوون لەگەڵ ئەوەشا زۆر بەلامەوە سەیرە کە ئێمە خۆمان بە وڵاتێکی پێشکەوتوو داهانین وەڵین وەزارەتی سەحەمان هەیە و زانکۆمان هەیە ئەومان هەیە تۆ هەستی ئیجازە بی بە یەکێک لە ناو شارەکەی خۆیان شتێ بکات و بە ناوی خەستەخانەوە یەکێک لە بنەماکانی نەخۆشخانە ئێستا گەر یەکێک بێ خەستخانەیەک دابنێ خەستخانەیەکی ئەهلی ئەبێت بەلانی کەم کۆمەڵێک دکتۆری هەبێت ئێمە خۆی دکتۆرەوە 20 کەسیشم فێری دکتۆری کردووە دکتۆری دکتۆرۆکو دارتاشی وایە لای ئەم فێری کردووانە شتێکی ئەوەنە ئاسانیە دکتۆری کاک محەممەد ئێمە بتوانین لە ماوەی چەند ڕۆژێکا خەڵک فێر بکەین ئەگەر تۆ بیسیر بکەیت کولی تۆ 6 ساڵە پێشەوە 12 ساڵ خوێنی دوای ئەوە بێ دکتۆرا بخوێنی اینجا چەند ساڵێک هەتا بتوانانی عیادە دابنیت و نەخۆش ببینی بەڵام نازان بۆ ئەم سندیکایانە بۆ حکوومەت ڕێگە ئايات ئەم خەڵکە بە ناوی دینەوە یا بە هەر ناوێکی ترەوە نەخۆش ببینی کەواتە تۆ لا دوایە یەکەم ئیش ئەگەر بکرێت ئەبێ ئەمە داخرێ و بێ بە دادگا بۆ لەبەرەوەی ئیجازەی نیە ئیجازی نەخۆشببینی نیە عیلمی نەخۆشببینی پێ کۆمەڵی عیلم هەیە شەهادەکە ئەوە ئیدعایە کاک محەممەد منیش هەموو کەسێک دەتوانێت بڵێ شەهادەم پێ خۆشایدە پێبوون چییە هەوەیەکی پێ ئەم هەوەیە تۆش دەتوانانی سبەی نەبڕۆی ببی بە ئەندام پارەیەکەیت و ساڵانەیەک و ئەبی بە ئەندام عیلمێکی خوێندن نیە عیلمێکی خوێندە بێ و ئەوەی کرد بێت ئەو خۆی ئەسە پێشەوە باسی کرد وتی ئەم بەیانیە 200 نەخۆشم بینیوە وانە 200 نەخۆش لە ماوەی 5 ساعاتە نەخۆشی دقەیەکی بەرەکەوێت ئەمە چه عیلمێکەیەوە پێشکەوتوو بێ بتوانێت نەخۆشێک دقەیەک و چاکیشی کاتەوە لەوانەیە بۆ سەردان هاتبن لەوانەیە هەر بۆ بینینی ظاهیرەکە یعنی پیان سێرە ئەوان کە زەلانێک هەیە ئاوا نەخۆشە بینی و ئەوەنەش قەرەباڵخە بەڕاستی ئەو ئێمە کردجێگەی داخی بۆ بخۆین ئەو ژینگە لەباری کوردستانە ئەو نەبوونی وعیە سەحیەیە کە خەڵک پەنابرێتە بەر ئەمانە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان من زۆرم پێسەیرە یعنی بەڕاستی ئەوە نابێت ڕێگە پێ بدرێت ئەمان بێزگەل لە بازرگانیکردن بە ناوی دینەوە لە نێوان دوکانەوە کوێشێک لە دکتۆرەکان دەڵێ دەجالی هیچی دیکە نییە ئەوە منطق وا ئەڵێ باش نەک هەر دکتۆر هەموو منطقێک وا ئەڵێ چکە عیلمی بەڵام من پزیشکی ئاینیم ئەوە ئیدعای خۆیەتی ئەتوانێت بڵێ من پیاوێکی ئاینیم ئەتوانێت بڵێ هەر شتێک ئەتوانێت بۆ ئیدعای خۆتە کە تۆ دەڵێ پزیشکی ئاینیم یەکێک لە مامۆستا ئاینیەکان دەڵێت مامۆستا عەلی کەڵک تەنانەت مامۆستای ئاینیش نییە ئەو دین ئیستیغلال دەکات ئێستا ئەوەڵێ ئیدعایەوەشەکەی کە تۆ دکتۆریت تۆ بە ئاسانی نایەت بسم الله الرحمن الرحیم ئێوە هەرچیاڵێن بڵێن قسە ناخوا ئەوڕ کردەوە ئەخوا هیچ کەسێک ناتوانێت ئێمە بگری و دامان ئیزگە لە خوای گەورە چکە ئێمە لەبەری قانونی لە وڵاتەکەی قانون بۆ قانون کەس ناگری سەدا کەسان کوشتووە حەبی نەفسی ئەدێ بۆ تا ئێستا کەس قاونتان پێچێتەوە نەخۆشی نەفسی دێت خۆی کوژێ بۆ کەس محکەمەتان ناکەم سەندیکاتی قوربان جان ئەحەمانتان 180 ئەکسپایرە ئێمەکەنە دەجال هەر دەجال ساحرە کافرە خوای گەورە دەفەرمووی
پێغەمبەری خۆیان فەرمی من سەحەرە فەقەت کەفر ئەوی سحر بکات کافرە خەڵک قوڕاکەنەوە دەتی وەبکی بیتە سەر تەلەڤیزیۆن بڵی من سەرەتان چاکەکەمەوە من چالاکەمە خۆ نەک سەرەتان من ئێستا ئامادەمە نەخۆشخانەکانی کوردستان ببرەوە قسە بکەم مەجاڵمدا قسە بکەی مەجاڵمدا دکتۆر قسە بکەی مەجاڵمدا قسە بکەی تێپەڕە مەجال بیتە سەر تەلەڤیزیۆن مەجاڵمدا قسە بکەی بۆ مەجالدا قسە بکەم طبعا ناتوانێت بە هیچ نوعێک ناتوانێت ئەوە بەڵگەی علمی ینی خۆ مشتێکی قوربان علمات و علمتان هەیە ئێوە کای علمتان هەیە علمی خودایە قورئانی پیرۆز با قسە بکەم با قسە بکەم مەجاڵمدا قسە بکەم باش زۆر ئێوەتان قەدر لە منەکەن لێرە بێلایەنم بەڵام یەک پرسیار تۆ ئەڵەی خوای گەورە نەخۆشی شێرپەنجە چاکە خۆ خەڵکیێکی زۆر هەیە لە تۆ موسڵمانتر و لە من و موسڵمانترە بە دەرەجە و بە مەرتەبە و بە پەرستن بێ بە نەخۆشی شێرپەنجە ژیانی سپاردووە خۆ هەموو دکتۆرانە کافرین دکتۆری ژێ باوەڕی بەخوا پێغەمبەرە دکتۆر بەڵام توانێتی شێرپەنجە چارەسەر ناتوانێت من دەتوانم بە ئیزنی خوا لە ئێستاوە کە 5700 سەرەتان عیلاجمان کرد بە داتا هەمانە ئەو قسانە ئێمە من لای ساحران ئێمە جالمە بدەن مەجال قوربان بۆ مەجال نادێت تۆ ئێمە نەماگۆ لە دەرێ نەماگۆ مەجالێک بدەین تازەم دەمە کە قساکەی بە مەجال بە قسە بکەم بەکارین تۆ سەر تەلەڤیزیۆن ئەڵی 5700 سەرەتانم چاک قوربان ئێمە بەڵگەمان ئێمە چام نەکردەوە خوای گەورە شافیە بە قسە بکەم بابە بۆ قسە مەبڕی مەجالم قسە بکە تۆ قسە بکە بەڵگەیەکمان بۆ بێنە پێناگەن ئێوە تا کەنجی خەڵک بە کەمەزانن ئێمە هەمووتانمان پێ زۆرە پێشی خزمەت دەکا پێویستە ئێوە محکەمە بکرێت پشکەکان ئەوانی زۆڵم لەو ملەتاکەن ئەمە دیارە کە زۆر ناگرین ئەوە ڕۆژنامەکانی ئێوە کە دەڵێیان کولیت پزیشکدا دەخینیان دەرگای مەلاعەلی یا مامۆستا عەلی کەڵک هیچ کەسێک ناتانی ئێمە دابخە بۆ چونکە ئێمە بەس خزمەت بە خەڵکەکەین باشترین قانون لە کوردستانەیە بۆ قانون پزیشک نەگیراوە سەدان کەستان کوشتووە کەسێک تا ئێستا پزیشکێک گیراوە سێتان پێ بەس مەجال بە قسە بکەم مەجال بە قسە بکەم مەجال دەدەین بەس مەجال بە قسە بکەم بیژیرایتە مامۆستاجە بە خودای بە جێ لەم ڕاگرا بەس مەجال بدە مەجال بدە دەڵێ قانون هەبوایە ئەگەر وەزارەتی سەحابەکاری خۆی هەڵسایە و بە تایبەتی تۆ لە هەولێری شاخەسەخانە کوکرۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی ئەبوایە توی بگرتایە وا دەڵێ بەخوای قانون ئیسلام هەیە پێویستە قانون طبیش پێویستە ئێوە دکتۆرەکان 180 بژیرێن چکە دەرمان نازان بدەن نەخۆش بەس دەرمانی کسپار دە نەخۆشی خەڵک لەسەر مەوزوعی دەرمانیە لەسەر مەوزوعی دەرمانیە ئێمە طب النەبەویە دیفاع لە دین دەکەی خۆم دەکەمە تا سەر ئێسقان طب النەبەوی ئەو مامۆستایانە هەموو مامۆستای لە شەریعە شارەزای لە منهاج شارەزای هەیە لە طب النەبەوی شارەزای ئەو مامۆستایەکان قسان دەکەن لەم طب شارەزانینا مەجال باشترین سنتەری سەرەتان لە عالەمە لە سعودیە زۆر چاکە ئەوە بۆ ڕوونکەرەوە سعودیە کە مرکز و سنتەرە بە نیسبەت ئیسلامەوە هەموو مسلمانێکی دروست ڕۆژی 5 ڕوو دەکاتە کعبە کە لە سعودیە ئەوم بۆ باسکە لە سعودیە چەنەها کولی طب هەیە چەنەها سنتەری سەرەتان هەیە چەنەها فحوسات ئەکرێت چەنەها شەریکی دەرمانی لێ دەرمان دروستەکە ئەو دەرمانی کە ئێمە لێرە سەرفیەکەین لە سعودیە و بۆمانێت ئایا سعودیە پیاوێکی دینیتیانێت طبی نەبەری لەوێ بکات و ئەو کولی طبانەدا لە میسر لێ میسر کولی طبی لە سنتەری سەرەتانی لێ واز بۆ خوای گەورە باشترین سنتەری سەرەتان لە میسرە لە پاڵ جامیعی ئێستا ئەمجا لە ڕیاض من شێخەکانی سعودی فێر کرد بەبێ فەقر بۆ خوایە ولا فيسبوك ولا بتو بينا كم الشغكان السعودي فينا كم خواي جورا نعمته شي دايته من دايته تو فاش با مايككو صوتكو باش بيت او خواي جورا نعمته جامعه باور بقضيه مناك برابي ودك بس مجال لكردستان اي سعوديه ولاد وعي صحيح خلق كمان كما اجر اتواني برو لولاتي كي درو او بك والله امزارت شو سعوديه زياده اللي 400 نفر السعودي علاج كردو الشيخ كان شان شو مرياس شو وادي ست دواسر لما كي لمدينه او تلا فيسبوك لا بيتو فيسبوك ملا لي كوري سير كان چندها هزاران سعودي علاج كردو صدان بخداي نخوشي چی سرطان نخوشي جن وسوسه قولون شير پنجا قربان مشي فاي بنان بغلطي ما خوي قبل الشاف علي ماما صالح دكتور جان بروسه زور چاكا مجال ماويت زور چاكا تولي قولون چاره سركم وسوسه سرطان ايدز چيكا اشتكانم بيبلا همون نخوشي من وقتها بيدم بس بقصبكم همون نخوشي چاره سركم همون نخوشي من چاره سرناكم خوش فايده استاوا شفاء همون من بس سكي خم بيامك بيجي بيامك بيجي بيامك بكورتي ام دومانك حر نخوشيكا ده استاوا تو شاهد با داتا چي بينا تا دومانشك مازالم ده نخوش خانه كاني هولي سليماني دوغ شير پنجا جن وسوسه ايدز دومانك علاج مودك من حسابي خو اگر تا دومانك شاك بونوا بس خوشي اگر شاك نبو بابي مدجال باش زور چاك باش زور چاك بروسه دكتور جان او بلغا تو همو ام نخوشيان شاره سركي بلام اوي ايما دقت معنا به
تخصص لە طوبە یعنی مەسە دکتۆرێکی نفسی ناتوانێت بڕات چارەسەری قۆڵۆن کە نەخۆش خدای تقييمي دكتور بكيد اصلا تو مرجعي علمي لنا جامعي هارفارد تخرج هارفارد باسي امريكا واوروبا وباسي قران والطب النبوي بوكا قران سرمان بابا خدای بيعمل شكل مش قران علمي طب بو بابا علمي طب دكي بشر داينا او زانستي من خدا دايناوا ايوا تا كان جيتينا يعني تو كان اجازه لشو يعني تو دين يعني دين دارترين كسي تو لكل سنه تاع ممارسه من زعترين كسم بس زانستي طب النبوي طب كي زوج دبي هموت استشور كان برامج طب النبوي هر كسك استشورنا كالو طب اشاره زانستي ينقط طب النبوي انا قيشت استي السعوديه كليه طب للسعوديه سنتري سرطان كل بابا رئيس السعوديه علاقه الطب النبوي كل بابا انا فكريك علمانيه انا تتصف من دلي فكري علمانيه بابا وازبينا رئيس السعوديه فكري علمانيه بخدايه تتسيل ابراهيم خادم الحرمين بابا خادم يساعد بعضك سمعوا سؤال كمان هون تكايا والله يوم برو الرئيس السعودي مثلنا بدها تتسيل ابراهيم برخص بلا مرجعي قوري ديني سلفي وهابي لنا السعوديه خوان نخوشكون اتشنا اوروبا بو چارەسەر كده والله انسانه يك سلفي من اهل السنه ما عزبيني ما اهل السنه يا رب العالمين يك بسيار بام جواب ده بام سياركم توكل ما مسعلي تو تخصص هي تو الله نخوشي دروني تو وكو دكتورشي پزیشکێکی دەرونی کە هەڵگری بڕوانامەی دکتۆرای و مامۆسای ئەتوانی نەخۆشی قۆڵۆن چارەسەرکەی ئەتوانی نەخۆشی خوێن چارەسەرکەی بەس ئەو هەڵێ توانیمە هەمووی چارەسەرکەم ئەڵێ من طبی شامل هەیە دوێنێ من لەسەر مەریخ بوو ئیدعای قسەی خۆمە بەڵگەم پێ نییە چوم بەڵام بەڵگەشم پێ نییە کە نەچوم تۆش بەڵگەت پێ نییە کە من نەچوم وانە بەس من ئەڵێم لە مەریخ بووم دوێنێ ئەوەی کە بەلای منەوە سەیرە ئەوەی کە کاک عەلی ئەیکات هەر شتێکی زۆر بەعنی نازانم طبی نەبەوی نیە چکە ئێمە طبی نەبەوی شارەزاییمان هەیە ئەوەی ئەم ئەیکات بۆ هەموو نەخۆشیێک بۆ سەرەتان بۆ شەکرە بۆ ئایدز بۆ قۆڵۆن بۆ سەرع بۆ هەمووی هەنگوین و ڕشکە ئەیات چەنەها جۆری نەخۆشی دەرونیمان هەیە مەزیال لە 300 جۆر نەخۆشی دەرونیمان هەیە هەندێکیان چونتە لای ئەو دوای کەێنەوە بۆ لای ئێمە هەموو جۆرەکان لو دوشته زیاتریان والله وسوسه نخوشي دروني هر وسوسه وقلقيه سيصو او نجور نخوشي دروني لا حكاني ثانيه نعم طبعا لينا باقسم نخوشي هر ني بيستوا والله نخوشي هر نو بيستوا سفنا وعيقو بس وسوسه وجدريانيه مجال بدنا نقول دكتور بوتنا لا مش بتنها ملا صحي مجال بدنا فرمو طبقه بتو مجال منش بدنا قسم كم باز فرمو جوي بقى ماموسا پیغمبري خوایده فرمي خير الدواء القران باشتين درمان بونغو قرانا هريك توشي جن سولشي ليستا بو خلقي درم او خشكاني بانسنا دكتور با او علاجينا كان نفسي دو ساعات جبدنا القراني روجاني فنزان زي زيتون بخون پیغمبري خوایده فرمي كل الزيت والدهن بفينه من شجره مبارك غوش تسوري نخون شكو پیغمبري خوایده فرمي غوش اجل خوادي شياطين حفتي دوزا بتخت لبني بيدن شكو دماركاني مشك هم لبني بيا دازا صار دينا غير وزالس باقسم كاين سبتي باقسم كاين خلق سير معنا دماركاني ليش لبني بيا والله دماركاني مشي انساني هم لبني بيا يضلش اشتمان هزان كباب زانستان بينيوا شلون سيون اخوي شلون سيون اخوي دماركاني مشك مثلا دابون لك حساب والله دماركاني مشك يدل همو لبني فيها هل يكتوشي حالتي وسيد زمو يعني ترسا يعني خمي خوان مجال بدا اقصى بينا برام بخوا او انيك الغامي كان فيها كان نبرته ابي اقصى بينا برام بخواد واقصى والله ما اقصانا اقل شيء قاتشي ببريته يشي الغامي اللي ايش غنغريني به جاخو كاتا تو ابي اكثر من قربان نعم قربان دمار خواي جورد دب خواد فرمي بسم الله الرحمن الرحيم لقد خلقنا الانسان في احسن التقويم والله لبني فيها قالت خالص بني فيها كي قال دماري ماشي انسان هم لبني فيها بيليش برو انسان نام انسان بابي بيركاتو لو شي واحد بابي بيناك العسكري يكفي فلات بات راس بات تسعيان لك دان وتاسيل ليش كذا كاكجان ايوا بخواي وخلطان لك تو بخواي بس كاكا خلطان لك تو ما مستعمل محمد خير لك تو لا يتو متنما بس ام خوام لقرا بجمل راجل باخذ داي ولا يكن جراجل ما مصاجا من لا يكزني ما مصا من بسيارك مجال بدي بقسم كما لا يمني يقسم فرمو جراجل پیغمبر يكات سريح ما قرر وصل پیغمبر درودي خو باز انا سكا باز كم زال سني پیغمبر نري پیغمبر درودي بابا من خدمتكاري پیغمبر بس او بزيش كبر زانا احترام بمناكن عموما يان درجاي كل بيج يان درجاي ملاعي عيبه بنقول دشكاتا لسري ما كان او براي منا من عند شكايات خمي خلطانا او ده شكايات سي عيبه ما براي جنينها ورن زارك او بزاري تندرسي او برزانا بياي باش تنزور تدا بيج كان بس خرابيش تنزور تدا بيويست او اگر خوتان بس زانا
ڕۆشەمیر دەزانم پزیشک دەزانم وەرن جارێک وەرنە کەڵک ڕاوەستە سەردانمان بکەن بزانە ئێمە چه خزمەت بکەمە بە ئیسلام و مرۆڤایەتی بەرامبەر عیبە بەسا بە مەدەنێ ساحل دەجال پێڵباس حکومەت دیگرن پاش ناوبڕێکی کورد و دێنەوە خزمەتان زۆر باش. خۆشەویستان سڵاوتان لەبێت بەڕنامەیەکی لە وێزگەکان ئامادەیە بفەرمونون بینەر بن. ملیاردەرێکی ئوسترالی ڕایگەیان کە دەوێت لە 3 ساڵی داهاتوودا کەشتێکی زۆر گەورە و سەلامەتی جیهانی دروست بکات کە هەموو تایبەتمەندیەکانی تایتانیکی ساڵی 1912 تێدا بێت و بە تایتانیکی 2 ناوی برد. بەتانبەینە لەندەن بۆ بینینی گەورەترین چێشتخانە. دۆلفینەکان لەو گیاندارانەنین کە لەگەڵ دەرکەوتنی نیشانێک لە نێچیرەکانیانەوە ڕاستەخۆ هەوڵی ڕاوکردنی بدەن بەڵکو بە چەند هەنگاوێکی ورد و بە پێی چەند پلانێکی تۆکمان ڕاوەکان ئەنجام دەدەن. کاتێک گوڵی تایتن ئاروم دەگەشێتەوە لەبەر بۆنە ناخۆشەکەی ناتوانانی چەند ساتێک زیاتر چەند ساتێکی کەم زیاتر لە بەردەمە بۆنە ناخۆشەدا بمێنیتەوە فەرمون بە پێکەوە ئەم گوڵا بۆ ناخۆشە بناسی. لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا گەورەترین چێشتخانەی سەرزەوی کە سەر بە کۆمپانیای ماکدۆناڵد دەکرایەوە. ئەم چێشتخانەیە دەکەوێتە نزیک گۆڕەپانی یاریەکانی ئۆلۆمپی کە 27 مانگی تەمموز پێشبڕکێکانی ئۆلۆمپی تێدا ئەنجام دەدرێت. دووبارە سڵاوتان لێبێ. مامۆسا عەلی جەنابەت کە نەخۆشیە بۆ لای جەنابەت ئەڵێ من نەخۆش من قەلەقە من شەوان خەوم لێ ناکەوێ من بەدەست ڕەنگە کۆمەڵی وەسوەسەوە تۆ مەسەلەن بۆ نمونە لە پێش فەحسەکان چییە بۆ یەکەی مەسە بۆی بزانی ئەمە وەسوەسەیەتی ئەمە جن چۆتە لە ژێەوە ئەمە ینی چی بۆکەی مەسە دکتۆرێکە چی بۆ لای پێشەوە کۆمەڵی فەحسبۆکە یاخود ئەشیعە یاخود سۆنەری تۆ چی بۆکەی لە بواری گشتەکان نەک بوارە نەفسەکان قورآن سەخین جن لە شیبی ئەجولێ کەجولا دەرم 2 ساعت جێب دە قورآانی گۆشت و سەوریش مەخۆچکە گۆشت سەوری ئەو عیلاجانەش بکە ڕۆژینی فنجان زەیت سێ مراک هەنگوی بخۆ لەگەڵ ڕاشکە چکە پێغەمبەری خوای دەفەرمێ ئینە فی حەبەت السەودا شیفاء من كل داء إلا السام. دومینش هەفتەی دووزە لە بنی پێخۆدا بە تەختەیەکی پانچ کە دەمارەکانی مشک لە بنی پێ ئینسان فۆرمات دەکات. پێوتی ئەموتی ئەگەریی قاچی ببڕێتەوە یاخود قاچی بپەڕێ برام دەمارەکەی سەری خۆ نابڕێ برا من ئەو بەس ئەو دەبی ئەو یەک دوو تەختۆڵی لە بنی پێ ئەمە بنی پێ خۆ دیارە برام دەماری مشک هەمەڕوتە بە بنی پێ برایە من گۆشتان زۆر تۆ قاچیان بڕێەوە ئەبێ بەچی هیچی لێ نایە ئەی دەمارەکانە چێتەوە بڕێک کێشە دەمارەکان لە مشکە برام کارەبا تەوسیلی کارەبای والله قوربان جن دەچێتە لەش ئینسانی بەس ئێوە فەوتاون بەخوای باشە بەخوای فەوتاون بەخوای ئەشعا خوێنیتەوە جەناب نەخۆش بێتە لات باڵێ لە خزمەت بکەین ئەو کەسانی ڕێژەی خۆکشتن زۆر بووە الحەمدوللا ئێمە زیاتر لە بخوا ئەگەدا لە زیاتر لە 1000 نەفەر زیاتر بەس دەمرد ڕزگارمانە کچ و کوڕ بەتایبەتی کچووکە کەس لە مشک و مارمیلۆقە ترسێن عاشای جەنابتان زۆر ترسنۆک وەکو پیاونینە وەلو دایکمان ئێمە خزمەتکە من دەستیان ماچ دەکەم بەڵام ترسنۆکن داوا لە خوشکان دێم نەترسێن داوا لە دایک و بابان دەکەم زوڵم لەو کچ و کوڕان دەکەن هەر کچێک کوڕش خۆشە بیدەنێ بۆ کێشەی کۆمەڵاتی نەمینەوە یەک ئامان لەو کچانێ تکا دەکەم خەم مەخۆن مەترسێن ئێمە کێشەکان ئەمە پندێکی جوانە داوا لە کوڕ و کچکێک کە حەز لە یەکتریکەن یان دەنێ بەسە شریعەتی ئیسلام نەک ماچانێ چکە من داوا لە کچانش دەکەم خوان داپۆشن چکە ئەو شعریان بۆ دەکەم شعرم زۆر نووسیوە بۆ خوشکانە ئەی خوشکی خۆشەویستم باش تێ بگەم مەبەستم بە دوای هەوا مەکەوە تۆزێک بیرکەرەوە ژیانی دنیا هیچ نییە جێگات قبلی تاریخ خۆ داپۆشە بە جوانی هیچ نییە دنیای فانی بۆ تۆ خوا دەیزانی زۆر ئافرەت هەتا سفور بی النظر سامی ئیبلیس قوربان ئافرەت تا ڕۆت قوتبی جنە تێتە لەشی عەشقێ تۆ ئەشعا خوێنیتەوە سۆنەریش دەتوانی بخوێنیتەوە قوربان مامەستا 17 ساڵم خوێنە بین ئینگلیزیەکەی نەساب خوا فێری کردم تۆ شادە پێ ماوەستا شادە و پێ بەڵێ شادەم پێە نابرکمە زاری پێم نیشان دێ زاری پیشان نادەم زۆر چاکە شهادی چی پێ شادەی طبی پێە حکومەت یارم اعتراف بێمە ناکە بەڵام من اعتراف حکومەتی عێراق شاری دانێ شهادی چی ئەویتە تێمە شاری دکتۆرای طب نەبەوی کوا نابرکمە کوا پیشان دەریناینم من نمبینی پیشان ماوەتە عادی بەنە بابی نایتم مستحیلە وچی خلاص بەرنامەکە دەدەمێ وعد بێ تەواو چکە اعتراف ئێوە بەمە ناکرێت تا ئێستا بەمێ دەڵێن دەجال شهادە هەوێ نییە ئەو هەوی خوازانین چ نقابێ بە دیواری وێ بۆ نەتێنە خۆ تۆ ئەزانی ئەم بەرنامەی لەسەر ئەوە بوو
قوربان ئێمە جێراگرا ئێمە هاتوینە مناقەشە بکەین خزمەتی ئینسان و مرۆڤایەتی بکەین نهاتوینە ئێمە شەڕ بکەین تۆ خزمەت دەکەی منیش خزمەت دەکەم با یەکتر بکەم نەزانین بەسە خزمەت ناکەیت تو خزمەت ناکەم تۆ خزمەت دەکەی تۆ خزمەت دەکەی هەر ئافرەتێک خۆی کوژی لەسەر ئێوەیە چکە حبی نفسیان دێت جنەکە لەچی دەمێنی ئەسەر خۆی دەکوژێ هەر ئافرەتێک بێتە لایەن حبی نفسی بدەن سەدان ئافرەت هاتە لەم حبی نفسیان داوتۆ گوتی خۆمە کوژم سەرم خۆی نەبزنەوەشی وە دەرم کردو بە ئیزنی خوای چاک بووە بابە دەرمانەکان غەڵەتە ئێوە دکتۆری نفسی پێویستە لە کوردستان نەمێنن بەخوای پێویستە نەمێنن ئێوە خەڵکتان تەدمیر کرد نازانین چیشکە من بەداخەوەم بۆ بینەرانی کە ئێستا جۆ لە من و تۆ ئەگرن هەندێکیان لەوانەیە باوەڕ بەم قسان لعنەتی خوان بێدا کە درۆ بکەم والله ئێوە نەخۆشتان تەدمیر کرد خەڵکتان کوشتمە ئەوڵێ من سۆنەرە خوێنمەوە ئەشعا خوێنمەوە فەحسی خوێنە خوێنمەوە ئەتوانم ئەڵێ هەندێک جار دکتۆرەکان ئیرەی و غیرە بە ئێمە دەکەن کە من دەتوانم نەخۆشی چارەسەرم تۆ حەبی نەفسیەیتێ ئەو نەخۆش چارەسەرەکە کاک محەممەد ئێمە بەغیلی بەم نابین بەزەیمان بەو خەڵکەیەتەوە کە ئەڕاتە لایە چۆن ئەتوانێت ئەشعە بۆ نەخۆش بنێرێ بەس بزانم لەکوێ فێر بۆ ئەشعەی تەنووری ئەوەی کە خەڵک پێڵە ئەشعەی تەنووری سیتیسکانیان ئەشعەی مقناطیزی ئێمەڕای بخوێنێتەوە ئەوە عیلمێکی زۆر جیاوازە ئەسڵەن ئەبێ 5 ساڵ بووی بخوێنی دوای کولی تۆپ 5 ساڵ ئەخوێنی اینجا ئەتوانی بەخوان هەفتەی فێر بە هەفتەی ساڵی کولی تۆپ دوای ئەوە 4 ساڵ دکتۆرە اینجا من ئەتوانم فێر بووە ئەشعە بخوێنێتەوە ئەمە قسەی خۆیەتی ئاخر خوێندنەوە خۆ نشتێکی ئاسانی ئەشعەی تەنووری وەرە من پیشانی ئێمە چاردە کتێبمان بە کوردی بە عەرەبی ئینگلیزی نووسیوە ئێستا نووسیوە چاردە کتێب بە کوردی بە عەرەبی ئینگلیزی هەموو نەخۆشەکەمان تێدا نووسیوە یەک کتێب داناوە ئەگە خۆت پێ پرۆفیسۆر و دکتۆر و خەریج کولیان گوێ ئێستا ناتوانم ناتوانانی کورە وەڵڵا بەس بارەکۆکردنەوەیە ئیشتان بەخوا ناتوانم کتێب نووسینەوە شتێکی ئاسانیە تۆ هاتووی کۆمەڵ 170,000 کتێب چاپ کراوە هەزار وەکت و ڕۆشنبیر و زانا پرۆفیسۆری ئەمریکی کوردستان خوێنی خۆ بە قسە تو نابی ژینگەی کوردستان دواکەوتنی ژینگەیە ئافری زۆر ڕاست دەزانی بە دواکەوتنینە خزمەت بێوە دەکا کە پارە پول یەک دەرزی کیمیایی بە چل وەرەقە بیزۆرە خدەنە سەرەتانی بەس ئێمە کە بەلاش عیلاج دەکەین درەمەک لە خەڵک وەرناگرن پشتیان ئێمە کردیەوە بانجی ئاسایشمان دەکەن کا عەدالەت کا ئینسانیەت کا مافی مرۆڤ ئەوە چیڵی تۆ زۆر باشە مەجای تۆ عیلاج کات و نازانم بەڕۆسە مامۆستا مەجای تۆم زۆرە مەجای تۆم زۆرە فەرموو چی هەیە بابیڵێ ئەو مەیدان کاکەگیان ئەمە مامۆستا کۆمەڵێک ئیشەکات لەوێ تێگەی پێم سەیرە کە وەزارەتی سەحەیە خۆت دایری ئاسایش لە منتەقەی هەولێرا ڕێگەی پێێن بە چه حکمێک تۆ ئەتوانی حەب بۆ نەخۆش بنووسیت ڕەچیتت هەیە کە حەبت بۆ نەخۆش سندیکای دەرمانسازان یا سندیکای سندیکایکی فعال بواە ئەوە یەکسەر بیان گرتەیە چکە تۆ لە عیلمی طب نازانیت لە زەریمان تەقایدۆمانگرن ئێمە خەڵک دێ بەلاش عیلاج دەکەین حکومەت بۆ من دەگەین ناتوانانی لەم تەقای تۆ خۆش بەلانی ناکەین دکتۆرەکەم نازانین دکتۆر برای ئێمە چای من چکە ڕۆژانە وەکو تۆ بەدەیان دکتۆر دێتە لای من دۆستی منن بەس ئەمە دکتۆری فکرێکی ئەلمانی نایم کە بەوای بەقەبل نەبەوی نەبی چیەکە وەکو تو نەخۆشە فێرە بێ ئەری وەڵڵا 100 دکتۆری وەکو فێر دەکەین فێری چیمانەکەن فێرە طب نەوەیتان دەکەین برا فێرە طب نەبەوی بن ئێوەی نازان بەس تەقلیدن بەس تەقلید ئەوروپا ئەمریکادان وەکو تیر بەس عیلاجیان وەرەگرن بەمە دەڵێن بەس فێرە زانست بەرەو پێش بن حکومەتەکەمان ئیفلیزە بەخوای حکومەتەکە ئیفلیزە معمل مافی بەدانێ نەخۆشخانەی طب نەبەوی بکەنەوە بەرەو پێش بچن لە ئەمریکا ئەوروپا مودێشکە دادێ لەو زانست تۆ مستەواد نییە تویان کردە دکتۆر من مستەوام نییە منیان کردە مهندس دەبی ئەو مرۆڤ لە مستەوای مێشی لە مستەوای مێشی زانستەکەی بدێ لە مستەوای مێشی زانستەکەی بدێ نەک بەس بۆ پارەکۆکردنەوە هەتا چەند خوێن تۆ مامۆستا من عبدە ساڵ خوێندنی خوێناکەم ئەوڕۆ مەیدان بەڵگا هەتا چەند من مامۆستای سەرەتایی بوومە لە پاش مامۆستای سەرەتایانی شەودا بۆچی بووی بە مامۆستای سەرەتایی بۆ نەبووی بە دکتۆر زۆر باشە دیارە مرۆڤ نابی ئاستەکەم بز بەونیە ئەی بە قسانە مەکە ئەی بە قسانە مەکە تۆ ئاستت بەرزە قسە پێناڵێم چکە پزیشک نابی جوونی قسەی ناشی مکە تۆ ئاست زۆر بەرزە لە منش بەڕێستری بەس ئاست نەزم نەقزای بۆ لەمە دکتۆر من مامۆستای مرۆڤایەتیمە تۆ لە بن دەستی من فێرە بێ دکتۆر عیبە شەرمە بۆ تۆ بەرامبەر مامۆستایەکی سەرەتایی کە تۆ فێر کردووە کە تۆ فێر کردووە مامۆستا بەڕوخسەت دکتۆر جان بەڕوخسەت پرسیارەکە ئەوەیە وەڵامی پرسیارە مامۆستا با لە یەکتی تێ بگەین دکتۆر جان ئەو ئەڵێ من مامۆستای تۆمە دەبێ خۆزم بێ وتی من لە سەرەتایی تۆ فێر کردو بیتە دکتۆر بەخوای من مامۆستای سەرەتاییمە تۆ بەرامبەر مامۆستای خۆت بێشەرمی مەکە مامۆستا بەڕوخسەت بۆ ناڕێ مامۆستایەکی خۆت پێی زۆر باش مامۆستا ئەوە خێری زیاترە هەزارە خەڵک لە مردنگاری هەزارە کچ و کوڕێکترا خۆشیوە خەڵکی خۆی بژنە مێستە خۆی بژێ هەزاران نەخۆشی سەرەتان هاتووە بەڵگە چابوونە دکتۆر قوتابی منی دەرس خوێندووە باشە دکتۆر مامۆستا پرسیارەکە ئەوەیە ئەوەڵێ من نەخۆشیە دەرونیەکانم هەموو چارەسەر کردووە تۆش لا دوایە
ڕەنگە ئەو وەسوەسە و هیستریا و دوون نەوە نەخۆشی بزانێت هیستریا ئەگەری چاکبوونی هەیە نەک بڕاتە لای کاگعلی بڕاتە لای هیچ کەسێکی والله هم نخوشك يا الله تخوان مجال باشا والله مجال كرة أخوان لك الله مو معنا إن شاء الله كرة أخوان لك يا الله برزا باشنا وبرزا كنت ودينا ولا تا ئەمە کوتیبی نەوەتی باواجی بە دۆڵی عەلیاوەیدا سەحبمان کردەوە کە ڕەبایەکەی خۆمان کرد دیارە 18 کەسی تێدا ببوو. دیارە ئەو کاتەشکە بڕیار دەرناحی دێگەڵە دەستی بەسەدا بژێ بجێلان پێشبەی قارەمانەکانی مەڵبەندی سێ کە زۆربەی تیپەکانی مەڵبەندی سێ بەشداریان کرد. من وەکو جێگری تیپ و دوو فەرماندەی کرد کاک خالید حاجی و کاک ئەحمەد جەمیل ئەو ڕەبیەی کە پێی دەگوترێ کلیلی دێگەڵە لەسەر دەربەندی دێگەڵێ لەسەر شیوەکەی دێگەڵەیە ئەوە بۆ ئێمە دانرا. لایەکێکیان ئەوە بە بلاجکتۆر لێدا لە ناوگەریەکە ئێمە خۆماندا پەنا شاخێکەوە یان ئەمنیش هەم ئامریکەتیش بووم هەم لەگەتی پێشتا پێنجی بەڕانەتی لەسەر مەخفەرەکەی شتەی دانرابووی لەوێ بەداخەوە سێ شەهیدیشماندا لەگەر مەجموعەک بریندار. سێوارە سڵاوتان لێبێ دکتۆر گیان بەڕێزە مامۆسای کۆلێژی پزیشکی و پسپۆری نەخۆشیە دەرونیەکانی وەکو خۆ دەڵێ چەندین ساڵە خوێنوتە اینجا توانێتە هەڵگری ئەو بڕوانامەیەبی بەڵام ئەو دەڵێت من توانیومە لە ماوەی چەند 90 ساڵە و دواتر ئەڵێ لە مودەی پێنج مامۆستا سیارەکە باشە زۆر جاکە بەڵگەکانمان لایە ئەلحەمدولیلا بە پێنج ڕۆژ توانیمە خۆم فێرکەم کە چۆن ئەشیا بخێنەوە یعنی ئەگەر ئەم کار ئاسانی بۆ کاری ئێوەش بکە ئێوە ناتوان هەنێ نەخۆشی چارەسەرکردن ئەوە توانێت چارەسەریکە قەی چێکە خۆشخانەی هەبێ لە علمی تووبە بەلانی کەم 5 ساڵ ئەخوێنی دوای کولی تووب تا ئیختیساس لە یەک شتا وەرەگری یا لە دەرونی یا لە مناڵان یا لە باتنی یا جەڕاحە یا پێز یا ئەوانە من پێم سەیرە کە ئەم هەموو نەخۆشەکان عیلاجەکە یعنی سەرەتان اختصاصێکە قۆڵۆن اختصاصێکە سەر اختصاصێکە دەرونی اختصاصێکە یعنی چۆن ئەتوانێت بە هەموویەوە ئەمانە هەمووی بە یەک عیلاج پێم سەیرە کە بتوانێت بە یەکجار هەموو نەخۆشیەکان عیلاج بدات یعنی تۆ ئەم هەموو کولیە ئەم عیلم ئەوەنی تەتەور کردووە کە یەک نەخۆش ئەتوانێت بە اختصاصەکە عەقلی ئینسان تەحملی یەک اختصاصەکات إذا مثلا بو من اختصاص جاكم وبو من ناتوان نخوش شيء بيست علاجكم بو ناتوان نخوش شيء علاجكم بروانا اي بدا سينا وكو ما زانكوي سليماني وكوليشي بزيشي دڵی بس من نتوانم چارەسەری نەخۆشی دەرونی بکەم ناتوانم بەرەو مثلا نەخۆشیەکانی خوێن جملەی عەسەبی نەخۆشیەکانی هەموو ئەم شتانە تأكيد ناتوانم چونکە ئیشی من نییە لەبەری بۆ من نەخوێندووە ئەمە عیلمێکی زۆر قوڵە هامیشی خوێندووە بەڵام هێشتا هەر ناتوانم نەخۆشیێکی اختصاصی خۆم نەبێت عیلاجی ئەو بەزەڵە شێ پەنجەم چاکردوەوە نەخۆشیە دەرونەکان بەس بە قسەی ئەمە ئەڵێ چاکم کردوێتە داگ محەممەد ئێمە من ئەگەر مامۆستا مەجال بات ئێمە ئەگەر خۆبەخشانە ینی خۆزگە بریا ینی ئەوەمان کردایە نەخۆشێک لەو نەخۆشانەی کە شەرپەنجەیان هەیە بەداخەوە ئێمە بین کە تەئکید بین کە شەرپەنجەیە بە ئاگاداری ئێمە و بە ئاگاداری کەناڵی گەلی کوردستان بینێدینە لای جەنابەت ئەو ماوەی ئەتەوێت ئەتوانی بەکاریگەنی بەڵام لە ماوەیەکی کەما چکە ئێمە عیلاجی نەخۆشەکە نادە ڕابگریت ئەگەر چاکرد نەکردەوە من وعد دم نخوشي ايدز سرطان بسم الله الرحمن الحمد لله بسم الله بآتك بكم كقول القرآن يستفر بسم الله أعوذ بالله من الشيطان وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. لا تشكى لا ما وصل وهذا فرمي القرآن شفاء له مدردك وشي وتخصاصني وخوتان كشتوا حتى يستاهل قارينا لبيشونينا
ئێوە دەبی پێشکەون مرۆڤ دەبی پێشکەوی مامۆستا تۆ ئەڵێ پێم مەکە بەڵام بابا گومە جالادن والله قدرم لێ دەکەن خوا بەخۆت ئاگاداری ئەوانە قدرم لێ دەکەن ئەوان هەموو یەکن مامۆستا بێ بێڵە پرسیارەکەم فەرمو قسە بکەن پرسیارەکە بکەم بەس مەجال بدە مەجال بدە. تەمەکە یۆ قسە بکەن جوون پێدەن ئەمە تاکە لە ساحر مامۆستا مەجالی من بە مامۆستا هەمومان باوەڕمان بە خوای گەورە و پێغەمبەر هەیە تۆ بۆ نییە لێرە نوێنەرایەتیەوە بکەی ئێمە هەمومان باوەڕمان بە خوا پێغەمبەر بەڕخسە مامۆستا بەڕخسە با پرسیارەکەم تەواو اینجا دوای وەڵامەوە ئەوڵێ ئەگەر نەخۆشێکمان بۆ نردی لە ماوەی دوومانە تۆ لە ماوەی چەند ماوە ئەتوانی کورد لای بۆ دەمرێ ماوەی دوومان ماوەی خۆ 6 مانگ سەرەتان ئیدس HIV ئەو نەخۆشیانە نەخۆشی دڵ بەبێ پارە دەرمانەکانی ژەم لە ئەستۆی خۆم ئێمە هەر کەسێک فەقیرە هەژارە سەبرتە بێ هەر کەسێک فەقیرە هەژار لەو کەناڵە بەڕێزێنگۆ دەرمانێت تا ئێستا بەلاشمانداوە ئێمە الحەمدولillah ئیمادیمان زۆر باشە سوپاس بەخواوانە والله بدعەیە لەسەر ئەو وەرەقەیە کەشتە نووسی بۆ نەخۆش نووسراوە پێشانگا ناوی پێشانگاکە ناڵێ پێشانگای باوەڕ بۆی کەمنی خەڵق کردو یەک دینارم نادەنێ ئەو قسانە هەمووی دوورە لە ڕاستی کیلۆی بە 200,000 والله وانیە والله بوختانە والله درۆیە والله درۆیە بوختانە والله ئەو سەدی لە دینارێک نادەتە من سمعی مامۆستایانە من پزیشکان دەمن والله دینارێک وەرناگرم پیشانگای باوەڕی من نییە هەر کەسێک ئەو قساکە دەنێنی بۆ ئێ زۆر باشە من لە زۆر جیان دەنێنم کابرایەک شەکری هەیە تووشی نەخۆشی بە ئینگلیزی پێ دەڵێن بڵۆ شەکر دەستە بری با قسە بکەم مەجال بابە پێناڵی مەجالدا بە مەجال بدا پرسیارە لێکە وەڵام بارەوە نەخۆشی شەکرێ هەیە ئەو نەخۆشی شەکرێ پێویست ناکە بچی هەنگوینێکی غەش بخۆم دەنێنمە لای دکتۆرێکی وەکتو بەڕێز مامۆستایەکی بەڕێز دەرمانە فرۆشی ڕازگۆیە غەشی لە هەنگوینەکە نەکراوە والله هەنگوینی چاک ئەگەر بۆ نەخۆشی بەکار بێ لۆ شەکرێ بەکار بێ ئەگەر شەکی نەخوات بێ یەکسەر شەکرەکەی نامێنی بە ئینگلیزی پێ دەڵێن بڵۆ شەکر خۆناڵە شەکرە کاکە خۆناڵە شەکرە مامۆستا گیان بە ئینگلیزی پێ بڵۆ شەکر یعنی فعل شەکرە پێش ناخواردن ئەگەر 135 زۆر باش پێ مەکەنە بڵۆ شوگەر یعنی شەکری ناو خوێن بە شەکرە یعنی بڵۆ شەکر یعنی فعل شەکرە پێش ناخواردن بکاتن ئەگەر 135 بوو نۆرمالە ئەگەر پاش ئەو بکە نەخۆش دێتەوە لامان هەزاران نەخۆشە بە سەرەتان علمی تو فێری منەکەی والله فێرتان دەکەین قوتابی منە مادام گوتت گاتە بەم گوت مامۆستای من دکتۆران هەموو قوتابی ئێمە مامۆستای هەمووتانین خەڵک زۆر ئیستیفادە زیاتر لێ کات بەڵام لەسەر ئەم نەهجە نا خەڵک فێری ئەمانە نەکرد بڕ ئەو منهجەی کە بۆ خەڵکتان کوش بابە حەبیبی نەفسی حەبیبی نەفسی کورە خەڵکتان تاواندۆ نەخۆش چاک نابی یەک نەخۆشی نەفسی بینە بەداتە چاپ هەزاران نەخۆش دێم چاپ بۆ بێ خەڵکم چا نەکردو خوا شافیە خوا بس ئەوە هەزاران بەڵگەوە چاردە کتێن بە کوردی کۆرە لە ڕاستە خۆ چاک سەرەتان چاک بێ ئیدس چاک بێ لاڵ چاک بێ والله مریتان بۆ زیندیکەنەوەی بڕوا ناکەن چکوە علمانی پەشیمانی حەقی بە علمانیۆنی مامۆستا ئەمە علمی طب باسەکەین ئێمە ناین مناقەشە دین لەگەڵ تۆنیۆنەری دین نیت تۆنیۆنەری دین نیت والله من نوێنەری من خۆم دیفاع لە طبی خۆم ئەسڵەن پێم سەیرە تۆ چۆن وێراوتە لەسەر ئەوە بنووسی ئەلئوستاذ الشیخ والله من نامنووسیوە بازرگانی بەم دەکەن والله من لە فەیسبوک برام لا منووسم بەندەی خوای علی محمود من بەعەرەبیەکەی نووسیوە بابا من نموسی عالم بازرگانی بە من دەکا ئەو دوکانانش ئیمەنی ئەگەر لە قسەی خۆی بوختان بەم مەکەن ئێوە تۆ لەسەر وەرەقەکە نووسراوە پێشانگاکە تەحدید کردووە ئیلا بێت یەک درهەمم ناداتێ بشم داتێ شەرم لە ئێوە ناکەم خوا دەفەرمی إن الله يحب الصادقين یەک 2 ملیۆنی نەفەر هاتووە یەک نەفەر دینارێکی من وەگرتووە باشە چەند نەخۆش 2 ملیۆنی نەفەر هاتووە زۆر چاکە با جواب دەمەوە 2 ملیۆنی 25 ئایدی ساوە بە ئیزنی خوا هەموو کوردستان هاتووەتە لای مامۆستا کورە ئەوروپاش هاتە تو بەندەی نازانی من نیوەی ئەوروپاش ئەوروپانە 2 ملیۆنی نەفەر هاتووە هەندێکیان چاک بوون هەندێکیان مردووە ڕۆژی چەند سعات شیفا قوربان لەوەی کە یەکە چیان چابوو لەسەر مردێنان بێناوێنان زۆر باشە بێناوێنان زۆر چاکە بێناوێنان باش زۆر بەڵگە بۆ تو باشە نەخوێندەوە دێتە لای ئێوە وەزیرەکان مامۆستاجیان تۆڵی 2 ملیۆنی هاتووە ئەم 2 ملیۆن باشە مامۆستا بەسە 2 ملیۆنی شفا بەدەست خۆیان بەدەست تۆ نییە تۆ وەسیلە ژنی تۆ وەسیلەی تێکدانی سیحەتی خەڵکی وەسیلەی عیلاجی ئێمە خزمەتی مرۆڤایەتی ماکە ئێوە خەڵکان تەدمیر کرد ئەو کیمیاوی دەبێت ڕۆژکێتەوە داوای خەڵک سروشی بەکاربینن عیلاج دکتۆری سەتانوەشی کیمیاوی خەڵک خلاص کرد ئەوە شتێکی تەبیعیە علمی ژەواڵە ئەوە شتی سروشتی زۆر زۆر باشە طب النبوي سەرکەوتووە ڕۆژەکە بین دەبیان هەم بێتەوە سەرکاری سروشتی باشە تۆ چۆن سوێن نەخۆی لەوەیە ئەڵێ بەخوا توبی ئێوە فاشیلە چۆن ئەوێری سوێن بەڵگەی چیت هەیە کە تۆڵی علمی طب فاشیلە و علمی ئێمە ڕاستە فاشیلە لە خۆتان بڕۆ ئەسڵەن من زۆر زۆرم پێ سەیرە کە یەکێتی زانایان بەیان نامەیەک بڵاو ناکاتەوە کە خۆی بێبەری بکاتێتی زانایانی ئیسلامی علمانین
ئیسلامی شتێدا بە زۆر بەیان سەر بەدەسەڵاتن علمانین یەکێتی زانایان علمانینە و ئیسلامی سعودیە مەلاکانی سعودیە علمانین و یەکێتی زانایان علمانین و هەموو دکتۆرەکان علمانین بەس ئەم دیندارە بەس یعنی تۆ مامۆستا مسلمانی دیندار نیمە مسلمانم هەتا من دیفاع لە دینی خۆم دەکەم مامۆستایەکان زۆر خۆیان فرۆشتووە باشە مەجال لەمای مەجال من ئالی سونە جەماعەت ڕەمەی حزبی نیمە دەنگیشم بەکەس دەداوە باشە زۆر جەنگ نادەم ڕوا بە جەنگدانیا من ئالی سونەمە زۆر چاکە من ئیسلامی من علمانی باشە مامۆستا مەجای تۆمە تو ذاتی خوا ئەگەر مەجای بابمەت ئێوە مەجال نادەم بەخۆ ئەو قسە بکەن مەیدان بۆنگۆ بڕێ پێم سێرێک هەتا ئێستا یەکێتی زانایان بە بەیاننامەیەک یا خودبە حرەکەیەک خۆی بێبەری نەکردووە یعنی تۆ ئاسان نییە بە خۆت بڵێی مەلا بەڕاستی مەلا خەڵکێکی بەڕێزن لە کوردستانە ئێمە ساڵی پارنا پێرار کۆبوونەوەیکی زۆر گەورەمان کرد لە ڕێکخراوی IRD زیاد لە 6 زانای ئاینیمان بان کرد لەسەر ئەم مەسەلەیە خۆمان نەبوو ناوەکان لە زانایانی ئاینیەوە خۆیان خەڵکیان نرد لەم 6 مامۆستا ئاینیە هیچ کامێکیان قەناعەتیان وان نەبوو ئەوەی کە کاگعالی ئەیکات حەقی بە دینەوە هەیە یعنی بەناو ناوی ئەممان نهێنا ناوی چکە خەڵکی تر هەیە ئەمە تقریبا وەکو دیاردەی لە هاتووە لە کوردستان ئەم نییە ئەم لەوایە جەریمەکە کە نەخۆشخانەیە من نظریان تەقاینەوە بڵێ بەڕاستی جەریمەیە والله جەریمەیە والله جەریمەیە قورئان جێ بدەنێت جەریمەیە والله جەریمەیە هەموو کەس دەتوانێت جەریمەیە کە لا ئەو مشک دروست دەکرێت کرا بەس هەموو کەس دەتوانێت هەموو کەس دەتوانێت شتێکی تازت نهێناوە بەڕسەت من سوێنم مای وتم با مەجال یەکتی بین باشە تۆ بۆچی پێڵی زۆرە باشە زۆر زۆر چاک ئەوڵێ من نەخۆشیەکانم چارەسەرگرەوە بەتایەتی ئێمە لەسەر قەزیەی خۆکوشتن ئەڵێ چارەسەری نەخۆشی خەڵکە بۆ سوێتی خۆی بکوشێت تۆتە لای ئێوە حەفتا ناوتێ بچۆتە لای ئەو چارەسەر بووە ئەو بەڵگا خوا شافیە ئێمەش کە نەخۆشێک عیلاجەکەین هەر شفا لای خوا ئێمەش وەسیلەیەکی کۆرە بەیەک عادی عیلاج دەکەین بە ئیزنی خوای پێ بڵێ هەر نەخۆشێک بینێ ئێستا کۆرە بە ئیزنی خوا عیلاج دەکەم بێ بەرامبەر بێ پارە بەس بە شەرتێک هەموو نوێش کن زۆربەتان نوێژ تۆ توانی کۆر چارەسەرکەی بە ئیزنی خوا باشە لەم بەرنامەی ڕاگەێنی کە ئێمە 12 کوێرە بۆ بێنی لەم بەرنامەیە پیشانیان بە چاچیەکەی من وعدت پێ دەم دە سەرەتان دەجن لەو بەرنامەی ڕاستەوخۆ دوومان مەجالم بدەبۆسە کوێر نەچنەوە بە خۆتان دکتۆرەکان ئەمەداچیان کرد بۆسەنانە تۆ توانی 10 کوێر بۆت بێنی لەم بەرنامەیە چاری ئەم ڕاستەوخۆ بشاهدين بس توسع وعد با وكو دكتور سامن هلا زي ما با وعدي خلاف كده ناي خلق مهنه ناي خلق مهنه جراجرين انقول شلون ايمتان في الباز وساحر ودروس نو كذاب تقصي ناشين من قالهم لما الى روجنا منير الى غير برادر يكنو اما غريب مثني والله ما يقم دار والله من شكم سالي بيبين برادر ادي ما جالي من نادي برخصه تو الله من بساوني بسال دك ولا بوبي انا لم برنامج تشاشي انا كيتو بس او كساني امن وعتان بيدم خو شو ركانو بشير من تشاشي انا ولا خو ما خو من خو او كوراني دي لايمن بەشایدی و نیان ناسم خەڵکی سلێمانی خۆشەویست بن خەڵکی هەولێری خۆشەویست بن نیان ناسم دەکۆرە دەجن دە سەرەتان دە ئایدی لەو بەرنامە ڕاستەخۆ بەس قسەی خۆتان من تەلەڤیزیۆن دەنا یەک کەس ئەوانەش بابێن دەلار بە شانمان چامان کرد ئەوکانیوان دابخرێ ئەوانەڵە سەرەتان چاک ناکەین ئەوانەڵێ ناتوانین ئەوانەڵێ خستەخانەی هیوا و نانەکەری ئێمە سەرەتان چارە هەندێک جۆری سەرەتان عیلاجی نییە ژانی درێژەکەینەوە بەڵام والله بەئیزنی خوای چاکە بێتەوە بێ بەرامبەریش ئەو 5,600 یەک نەخۆشت بۆ ئەهێنین بەڵام ئەگەر چاکرد نەکردەوە ئەم وڵاتە جێهێڵی وڵاتە من ئەو 19 ساڵە عیلاجی خەڵکەکەم ئەو وڵاتە جێگای باو باپیان خۆت نەبێ زمانی عزیز ئەوەی گەرم دیسانی بە حیاتم ڕۆژێک جاشایەتیم نەکردیا خۆت ناتوێت وتی زمانی حزبی بەعس دەرم کەی لە خاچ وڵات وڵات بەجێ بێت تۆ چەند نەخۆشی نەفسی چارەسەرەکەی ماوەسا خوشي نفسي كلنا خوش ما نجلس سليماني هولير دوك ما علاج كده طبعا انا حبيبي انا خلاص مجال باي باو باش فرمو وأذانت كنا خوشك أشيت لاي أو إترناته ولا يما يا كنا خوشك سرطان أروات لاي أو إترنا أروات علاجك يور بقريت أملك وملك خيالاته أما براسي روجانا هم دكتورة كاني سليماني وهولير نخوش مع بويت كل لاي أموهاتو لاي أموهاتو ورخصت ما صار دمو 5,000 مليون باشا مجال ما 5,000 مليون برد أساس هم دكتور شكاية لما كل طب داخل تخو عيني وكل طب داخل سيجار رجاء بو خو بيدنگ با مجالي أوبا
ئەو نەخۆشخانەی کەڕوانە لای ئەمۆز ئەن خراپترە بێت ئەم بەقسەی تۆ شتیان مامۆستا ڕجام بۆ خوا نەخۆشمانێ مامۆستا من بە بەڵگەوە قساکەم من ناهاتم ئەو سیدە یەک بەڵگەم لێ بینە یەک بەڵگەی بینە کە نەخۆشەکە ئەم بەڵگە دەمێت چاک بووە بەڵگە بینە ئایدەم هێ نەخۆشی تیابینم نەخۆش ڕۆژانەیە تەلام زۆر پەشیمانە و 400 هزاریاوە بەس بە هەنگوینەکە مێرو لە شتێ یاوە هەمووی والله قورآن دەخۆم دوورە لە ڕاستی قسە دوختانە بە ئێمە دەکەن چکە من وەزعی مادیم باش عقاراتم بێ محتاج بۆ شتێ نیمە 2 ملیۆن نەفرات یەک کەس گوتی مامۆستا دینارەکە لێ وەرگرتوومە والله وعد بینە خۆشخانەکەی پێغەمبەری بەزێ 2 ملیۆن نەفر بەچی ئەبینی تۆ کورە فشتان بە ئێمە دێ ئەم گۆ فشتان بە هەم کەسی دێ بەس ئەمە فشەمە بێنە دکتۆر زۆر بەس قیمەتی خۆتان نێش لە ماوەی چەند ساڵ 2 ملیۆن هەفتکار 19 ساڵ پیرم ڕەشم سبی و تەواو 19 ساڵ 2 ملیۆن کەسی بینیوە لە سعودیا لە ئێران لە وڵاتەکانمانە مویدی ئەمریکا شەوت هەموو وڵاتان عیلاجم لێ ئەگەر بۆی حساب کەین 2 ملیۆن و نیو بەس لە کوردستان ببینێت نەخۆشی دقیقیشی بەرناکەیە وەرە تۆ بۆی حساب کە لە ماوەی ئەم 19 ساڵەیە چەند سعات خەوتۆ چەند سعات نوێژی کردووە ئەمە پشەمە گونێ بەڕێزی پزیشکەکان بەس کاری ئێمە بەکەم مەزان بەس کاتە لێ دەکەین خزمەتی مرۆڤایەتی هەر نەفرێک خۆی بکوژی ئێوە مەسئولن ئێوە گاتەتان بێمە هەر نەفرێک ئافرەتە خۆی بکوژێ نەخۆشی دەرونی هەبی خۆی بکوژێ بڵێ نەچوو لای مامۆستا عەلی مەچوونە پزیشکی ئاینی وەر لای ئێمە تەواین خۆی بکوژێ ئێوە مەسئولن لەبەر ئەوەی مەجال نادەنێت تۆ مەجالی کەس نییە مەجال نەدا فەرمو قسە بکەن تۆ چ نەخۆشیەکەت عیلاج کردو تا ئێستا هیچ نەخۆشیەکەت عیلاج نەکردووە 19 ساڵە 25 من زۆر سەیرە تۆ جورئەتی ئەوە ئەکەی لەسەر تەلەڤیزیۆنە ئەڵی من نەخۆش عیلاجەکەم تەلەڤیزۆن زۆر تەلەڤیزیۆن لەو مامۆستای ئاینی پزیشکی ئاینی بی داوا بڵاو هێنانی تۆ بۆ هەر کەناڵێک غەڵەتە لەو کەناڵەوە ئەوە ئەم بەرنامەیە جیاوازەکەی ناکات بەڵام هێنانی تۆ تەلەڤیزیۆن و خەڵتان هەموو کوشت بەرامبەر حکومەت کاتە سەڵات کورە وەڵڵی هەمووی هەبووە تۆ ئیشت ناکرد هەبووە تۆ نەبوو خەڵتان محاسەبەتان دەکرد چکە خەڵتان تاواندەوە تۆ بەپێی هەموو قانونەکانی هەرێمی کوردستان و عراق تۆ ئێستا تاوانباری ئیدعات کردووە تێگەی ئینتیحالی شخصی دکتۆر ئەەکەیت ئەمە تاوانە تۆ ئەیکەیت تێگەی قانونی ئێمەشکار لە گوناکەین بەپێی قانونی ڕۆژی قیامەتی ڕۆژی قیامەتی چارە سەری کردووە ناو بڵێ بۆیە ناو بەناو ئەم ناوە عیلمەکەی ناوەکەی بڵێ ناوی قسەی دەکەم مامۆستا بەخوای زۆر پزیشکەکان بەڕێزن خزمەتی زۆریان کردیا وەزارەتی تەندروستی زۆر بە ئەخلاق و ڕۆژبەردن 180 بەڕێزن باش بە 120 چوانە ڕقن لە ئاسین ڕقترن قشمەری بە ئێمە دەکەن شکاتمان دەکەن و دەرێن دروێ مامۆستایکی ئاینی مامۆستای خۆی فرۆشتە علمانی پەشیمانی بەڕخسەت بابڕای بە قەزێک مامۆستایکی ئاینی کە بابیەوە کە لە تۆ سەلەفیترە والله مامۆستایکی سەلەفی نایبرێ ئەمە ستا پێ دەرم ڕەگ وریشت بۆ دەردێنم دەجالن ئەڵێ ئێوە دەجالن والله هەرێک بێکەش بێت دەجال ساعت بەخۆی دەجالە دکتۆرێک دەڵێ دەجال پارە وەردەگەیت دەجال دموچاوی ڕەشە ئەمەتی بەلای تۆ دانیشتمە فەقەدەی بە ڕۆژیمە ئەمانجە سپێس بۆش بە ڕۆژی مەحتیکم داکەم ئەماتی بەلای تۆ بە ڕۆژیمە ئەمە دەجالم دەجال چۆن بە ڕۆژیەبی دەجال دموچاوی ڕەشە دەجال درۆزنە یەکەس با درۆیەکی لەم بریتبی نەخۆشی نەفسیەکان چی وچین نەخۆشی نەفسی ئەو خوشک ئەگە هێدی قسە بکە من هێدی قسە ئێوە تون بن من تون دەبم باشە باشە نەخۆشی نەفسەکان ئەو خوشکانە ئەمن زگم بۆ خوشکە خۆشەویستان دەستێک کە کوڕێکی خۆش دەوێت نایدی نەچیجارەمەوتەوە دەبەسە باتاوکەم دەری حەبی نەفسی داتێت چەند شێتە شێتر بووە ڕاستە حەمامی نەفتم پێدا کە یان ئاگرم بەردەنێ یەکسەر خۆی دەکوژی ئەوانە مەسئولن نەکە دەرناچێت لەشی داکو باب خوشک بەرپرس ڕۆژی قیامەتی ئەو کوڕە کچێکی خۆش بێ کچە ئەو حەقی چیە بەلای نەیدەنێ خەمەخوا خەمی خوازی خۆی دەکوژێت چەند نەخۆشی نەفسی هەیە نەخۆشی نەفسی چەند نەخۆشی نەفسیە نەخۆشی زۆرە برام نەفسی چەندە بێت چەند لە طب نەبەوی زیاتر لە 100 نەخۆشیە با یەکت پێ بڵێم نەخۆشی وەسواسە هەستا نەخۆشی هەیە وەسواسە وەسواسەی ئاوا ڕۆژێ دە بەرمیل ئاوی سەرفەکە ئەو وەسواسە نەخۆشیەیە 24 ساعت بەزەوا دەکە نەفسیە بەس قسە لەبەر خۆیەکە نەخۆشی نەفسیە شەیتابانی خەوینە با نەخۆشی نەفسی گەلە زۆرە قسە لەبەر خۆیەکە وەزام شیزۆفرینیا وەکو معلوماتێکی ئەلفبێی من نازانم نەخۆشی جنە لە شیتی دایم هاوارە نەخۆشیە واکە نەخۆشیە لو دەخورێنە نەخۆشیە ئاوە خواتەوە نەخۆشیە دەست زۆرە شووە ئەوە هەموو نەخۆشی نەفسەکانی پێوتی محەممەدەوەی ئەم باسێکە ئەڵێ ئەمە حەزی لەوەی و نایەن و مازان بەس ئەمە ڕەبتی چییە بەمەوە لەسەر تەلەڤیزیۆن باسی ئەوە بۆ لەسەر تەلەڤیزیۆن ڕیکلام بۆ خۆیەکە ئەگەر کچێک حەزی لە کوڕێک دنیایان نایبێت من عیلاجی ئەەکەم با خۆی نەکوژێت ئەمە چ ڕەبتێکی بەوە هەیە زۆر ئەم ناوەنی چی
ئەم حرەکەی کە ئیکات ڕێکلامە بخۆی ئەکاتەوە زانای ئاینیە هیچ بەیەک جملە کەسێکی وەکو من و وەکو حەنە و حەدیث هذه شيء خذ كل خذ معي ما دكتور فلا تزبط ابو علي دكتور بريزي لازم ياخذ ان شاء الله دكتور